ئەم هاوکارێکە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان کە بەدەستمان گەشتووە دەدا بەشکین بەسەر منداڵانی بێ نازدارانی سۆمای چاوان دیارێ مەکو لە سلێمانی ڕێکخراوی خوڕشکانی ئیسلامی بەشی سۆمای چاوان نزیکەی 300 منداڵمان لایە کە هاوکاریەکردن لایەن خێرخوازانەوە و کەفالەتیشکراون هەندێکیان لایەن خێرخوازانەوە ئەمڕۆ بە هاوکاری کۆمپانیای قەیوان بە تایبەتی کاک شێفەخەر کە هەموو ساتێک لە هەموو بۆنەکاندا لە هەموو مناسبەکاندا کە هەمیشە ئەم منداڵە نازدارانی دەبەر چاوە هاوکاریانەکە ئەمڕۆژ کە هاوکاری 100 منداڵی سۆمای چاوانی کرد بە خۆراک کە پێداسێکی ڕۆژانەیە دیارە لەبەری کە ئەم بارودۆخی کە ئێستا تێداین بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا نەمانتوانێت کە بە خێزانەکان بانکەین بێرە بەڵکو خۆمان لە ڕێتی مەکانەوە بە ئامادەبوونی نوێنەری کۆمپانیای قەیوان خۆراکان ئەگەنێ دەست ماڵەکان و بۆیان ئەبێن.